بەگومان کەسی زۆر شارەزا وە کەسی کەڵە پیاوی زۆر گەورەمان هەیە کە لە بواری سیاسی بواری ئاینی و تەنانەت لە نووسینیشدا و خزمەتیان کردووە. جا زۆر گرنگە کە ئێمە باز لە ژیانی ئەوان بکەین و هەروەها گەشتێک بەناو ژیانیاندا بکەین بزانین ئەو سەختی و ئەو هەوڵ و تێکۆشانانی ئەوان کردوانە چۆن بوو. ئێمە باز لە ژیانی مامۆستا نەجم کەلاری دەکەین کە هاوکارانمان لە سەر ژیانی لەلایە لە دەمی نزیکەکانیەوە کۆمەڵێک ڕووداوی ژیانی ئەومان بۆ باز دەکەن و پێکەوە گوێبیستی سەر گوزەشتەی ژیانی مامۆستا نەجم کەلاری دەبین کە هاوکارانمان بۆیان ئامادە کردوین. بەناوی خوای گەورە و میهرەبان. نەجم عەبدوڵڵا شەریف ناسراو بە نەجم ئەمیر کەلاری بەڕەحمەت بێ لە ساڵی 1967 لە شاری بەغداد لەدایک بووە لە عەشیرەتی باجەڵان لە ئاوایی گەورەی سەربەقەزای خانەقین نیشتەجێ بوون. باوکم بەڕەحمەت بێ لە خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەی لە سنووری قەزای کەلار و قەزای خانەقین تەواو کردو بۆ خوێندنی پەیمانگای سکەک هێڵی شەمەندەفەر چۆتە بەغداد. دیارە دوای تەواوکردنی دامەزراوە لە شاری بێجی لەو ساڵانە لە ساڵی 1970 هاوسەرگیری یەکەمی کردووە و دوای تەنها ساڵێک لەمانەوەی لە شاری بێجی پەیوەندی کردووە بە ڕیزەکانی بزوتنەوەی ئیسلامی ئەو کات و ماڵ و ژیانی لە سەردەمی بەعەز جێهێشتووە بۆ ناو ڕێزەکانی بزوتنەوەی ئیسلامی ئەو کات و باوکم بەڕەحمەت بێ دوو خێزانیە بۆ خاوەنی دە منداڵ 5 کوڕ و 5 کچ و سپاس بەخوای ئێمە مناڵەکان زۆر بەمان ژیانی هاوسەرگیری و خێزانمان دروست کردووە و باوکم ئەتوانم بڵێم بەڕەحمەت بێ وەکو سەرکردەیەک لە ناو بنەماڵە و عەشیرەتەکە و لە ناو خێزانەکانمان مامەڵەی کردووە و ئەوەی کە جێی سەرنج بووە لە لامان کەمتر ئامۆژگاریەکانی وەکو وانەوتنەوە بۆ ئێمە زیاتر ڕەفتار و وێنە و ئەخلاق و سلوکی ژیانی ڕۆژانەی کە هەمیشە لە ناو بابەتی دینداری و مزگەوت و دەرس و محازەڕات و کاری خێرخوازی و کاری بانگەوازکاریدا بۆ ئەو وێنەی بۆ ئێمە بووەتە پەروەردەکار. یعنی ئێمە تەنیا بۆی کە شوێنکەوتوی ئەوە بین سەیری وێنەکەی ئەومان کردووە ڕەفتاری ڕۆژانەیمان تەماشا کردووە و سپاس بەخوا ئەوەش گەورەترین کاریگەری لە ناو خێزانەکان لە ناو مناڵەکان جێهێشتووە و ئێمەش ئینشاڵڵا لەسەر هەمان ڕێباز و ڕەچکەی باوکمە بین بەڕەحمەت بێ کە وەفاتی کردووە لەسەری. ئاشنایەتی من لەگەڵ کاک نەجمە بەڕەحمەت بێگەڕێتەوە بە ساڵەکانی 94 ئەو کاتێک کە ڕۆشتم بۆ پێشمەرگایەتی بۆ هێزی گەرمیان کاتێ چوم بۆ پێشمەرگە و هات مقابلەی کردم. ئەو هات لەگەڵما تقریباً چارێکی 20 دقەیە لەگەڵما دانیشت باسی ژیانی پێشمەرگایەتی کرد کە ناڕەحەتە و باسی ناڕەحەتەکانی ژیانی پێشمەرگایەتی کرد. منش لە تەمەنێکی لاوێتیا بووم وەی کە بەرچاوم ڕوون بێ بەرچاوڕوونێکی پێدام تێگەر نەوەکو پێت نەکرێت ئەمانە بخەم بەرچاوت کە ژیانی پێشمەرگایەتی ئاوایە پێتەکریانە ئەویانەکەوێتە لای خۆت. ئەمە سەرەتای ناسین وێن بۆ کاک نەجم بەڕەحمەت بە دیارە فترەتێکیش لەوێ ئامەرهێز بووە و دوایەوەش کە هاتیەوە بۆ کەلار لێرە سەردەمانێک مەسوولی مەڵبەند بووە منیش لەو کاتە ئەندامی مەڵبەند و بەڕێوەبەری ڕادیۆ بوومە. کاک نەجم لە ئیشوکاری حزبیا بەڕاستی پیا و هیلاکەکە ماشەڵڵا تاقەوتوانایەکی زۆر عەجیبی بوو زۆر دڵسۆزانە دانیشتنی نەبوو. ئەمە یەکێک بوو لە سیفەتەکانی لە ئەرکوکاری بەرپرسیارەتیە ینی بەڕاستی هەرکێ لە بەردەستیا بواە هیلاک و ماندوویە کرد ینی تەلەفۆنیە کردن نەتەوێت ڕاڵێکلی ئەزانی 100% ێستا ئیشەکە بەسەرعادا. سەردەمێکی ژێمە قوتابی بوون بە یەکۆ 4 ساڵ لە بەغا لە کولەی شەریعە بووین هەردووکمان لەگەڵ چەند برایەکی ترا. کاک نەجم بەڕەحمەت بێ خاوەنی کۆمەڵی سفاتی زۆر جوان بوو. جارە بە هیچ شێوەیەک هاوڕێی جێنەوە هێشت هەرچەند لەسەریشی قورس بواە. زۆر دڵسۆز بوو بۆ هاوڕێ و ڕەفیقەکانی ئەوانەی کە لەگەڵ یا بوونە. تەبیعەتێکی زۆر گونجاوی هەبوو یعنی تۆ چۆن بویستە ئاوا بۆویش هەر کاتێک بیزانایە بۆی بسەلمایە کە هەڵەیە
یەکسەر چۆن سوکان سوڕەدەی ئاوا سوورێ خۆی تەوا من هەڵم دانی بە هەڵی خۆیان ناکەوە ڕاستی سیفەتێکی زۆر ناوازەیە لە هەر کەسێکا بێ کە ناهێڵێ لەسەر هەڵەکانی بەردەوام بێ. کاک نەجم لە ڕێگە تەبعاً ئەو کاتانیمان خوێن ڕێگە هەندێک مەترسی هەبوو. کاک نەجم برسی بووایە ئەیتر لە هەرکوێ وایە بە لاماندایە ئەوە نەبوو بەڵام ئەمە شوێنی مەترسیە ئەمە شوێن ئەوە نەبوو برسی بای لاده ئەی با ناکمان خۆم داوەرچێ باک بێ. کاک نەجم سەرگوزەشتەیەکی خۆشمانەیە و کاتێک کە لە داخلی بووین دارە داخلەکە چەند قەرەوڵەیەکی تیا بوو دووقات من لە قاتی سەرەوە بووم هەوای سبلت نەیەگرتم ئەو کات علی مەشخەڵیش لە خوارە بوون ڕێک هەوای سبلەکە پڕی گرتن من لەو بانەوە سوتا بووم ئەمت کاکە تۆزێ سبلەکە بخەنە دەرەجەیەکی سارتە بامیش کەمی فێ نەبوومەوە نەیانەقەی سەرمامانە ئەمە دەبێنە شوێنەکەم بامێمەوێ نەیشات بەیانێکی هەڵسان چین بۆ نوێژی بەیانی کە هاتینەوە من یەکسەر سەلام دا هاتمەوە کۆنتڕۆڵەکەم هەڵگرت و سبدەم خستە سەر شانزە و کۆنتڕۆڵەکەم خستە ژێر سەرینەکەی کاک نەجم بە ڕەحمەت بێ ئەتر خۆ میشتومە سەر و خەوت بەخۆر بووم هاتنەوە ئەو کاک علی مەشخەڵ بوون کاواکە پڕیانی کرد هەرچی گەڕیان بۆ کۆنتڕۆڵ نیان دۆزیوە ناچار دەستیان کرد دوعاکردنیان یاخۆ سبلەکە بسووتێ یاخوا بسووتێ ئەتر دوای کە وەرحاصڵ هەڵسایین بۆ دواموانەوە سبلە کۆنتڕۆڵ ژێر سەرینەکەەوە دای کاک نەجم ئەتر زۆر ینی پێکانین کە چەندێک بۆ سبلەکە بۆ کۆنتڕۆڵ هەگەڕان سەرکە لە ژێر سەرینەکەی خۆیەتی. کاک نەجم بەڕاستی تەبیعەتی زۆر خۆش بوو پیاوێکی زۆر پەروەردە و بە ئەدەب بوو یعنی ئەوە نەبوو بڵێ لەگەڵ کەسێکی بەتەمانە لەگەڵ کەسێکی کە زۆر لە خۆی مناڵتر بوو زۆر بە ئەدەب بوو زۆر ڕێز و احترامی خەڵکی گرت یعنی کۆمەڵێ خاوەنی کۆمەڵی سیفاتی زۆر ناوازە و جوان بوو پیاو هەر حەزێ کرد ڕەفیقایەت و دۆستایەتی بکە. بەڕاستی من لەوە چێ لە چەندەقەی کە نەتوانم زۆر باسی سیفات و ئاکار و ئەخلاقی جوانی کاک نەجم بکەم بەڵام کاک نەجم بەڕاستی دەخیلەیەکی جوان بوو بۆ هەر کەسێک هاوڕێتی بواە پشت و پەنایەکی زۆر جوان بوو هەر کەسێک باش بوو لە هەر کەسێک ڕەفیق و دۆستی بواە بۆیە کاک نەجم بەڕاستی لە کیسی هەمومان چوخوای پەروەردگار گۆڕەکەی بۆ کاتە باخچێک لە باخچەکانی بەهشت و بە ناز و نیمعەتی بەهشتی شادکە ئینشاءالله. وەڵا پیاوێکی زۆر نەرمونیان بوو زۆر لەسەرخۆ بوو هەڵچوون و ئەوانەی نەبوو هیچ و پیاوێکی بەڕاستی پیاوێکی ئیشکەر بوو و زۆر دڵسۆز بوو لەسەر کار و ئیش و کاری ئەو شانەی کە پێ سپێدا بوو پێڵەسە ئەو پیاوێکی ئیداریش بوو حتا پیاوێک هەبوو پیاوێک بوو دەورەی ئیداریشی خوێندە بوو دەورەشی یەکردەوە خولی ئیداریە کردەوە بۆ ئەو کەسانی کەوا لە کاری ئیسلامیە و لە مەڵبەندەکان لەوانە لە بەشی قوتابیان لە خوشکان لە گەنجان ئەوانەی کە پێویستیان بە ئوبارە بوو چەندین خولی بواری کارگەڕی و ئیدارەشی کردبووەوە. الحەمدوللا پیاوێکی زۆر زۆر دامەزراو بوو و ئینسان مرتاح بوو ئیشکردن لەگەڵیا و پیاوێکی زۆر خەمخۆری ئەو ئەندامەکانی بوو و کەسێکی بەڕاستی دامەزراو بوو و وەکو باسم کرد زۆر خەمی بوو کەوا پرۆژەی ئیسلامی بگاتە مەنزڵ و مەکانی خۆی و الحەمدوللا لە کۆتایی تەمەنیشە ئەو 34 ساڵەی کۆتاییە ڕێکخراوێکی دامەزران بە ناوی ڕێکخراوی سۆس ئەو ڕێکخراوە دوو بەشی هەبوو بەشێکی بەشی داوە بانگەواز و پەروەردە و بەشی قورئان خوێندن و فێرکردنی قورئان و لەبەرکردنی قورئان و بەشێک تریشی بابەتی خێرخوازی بوو. الحەمدوللا ئێستا هەر ئەو دوو بەشەش هەر بەردەوامە ئێستاش لایەنی ئەو پرۆژەیە بەردەوامە و کەسانی تر دوایەوە بە درێژیان بەو کاری ئەو داوە ئێستاش ڕێکخراوی سۆز هەر بەردەوامە و چەند موسڵمانێک سەرپەرشتیەکەن و ئێستاش کاری خێرخوازی ئەکات لە سنووری گەرمیانە وەروها سەنتەری سۆز بە هەمان شێوە تا ئێستاش ماوە الحەمدوللا خی گەورە بکاتە توێشێک بۆ قیامەتی ئەو پیاوە وەکو باسم کرد بەڕاستی ئینسان لەگەڵ ئەو پیاوە مرتاح بوو ئیشکردن و کەسێکی زۆر خاکی و متەواضع بوو و کەسێک بوو زۆر شارەزا بوو الحەمدوللا شێوازەکانی کاری ئیسلامی و داوە بانگواز و کاری ئیداری و کاری سیاسی و ئەوانە خی گەورە ڕەحمی پێ بکاوە ئەو کارانە هەمووی بخاتە میزانی حەسەناتی.